حزبی شیوعی کوردستانی عێراق لە ئاکامی پەرەسەندنی هۆشمەندی چینایەتی و سیاسی گەلی کوردستان بەگشتی و ڕۆڵی کرێکاران و ڕەنجدەران لە تێکۆشانە نیشتمانی و چینایەتیەکاندا دامەزراوە. ئەم ڕێکخراوە لە یەکەمین کۆنگرەی حزبی شیوعی عێراقدا لە ساڵی 1945دا بە ڕەچاوکردنی تایبەتمەندی نەتەوەیی بە ناوی لقی کوردی حزبی شیوعی عێراق ڕاگەیەنراوە و مافی دانانی بەرنامە و پێڕەوی ناوخۆی پێدراوە، پاشان بوو بە لقی کوردستان. لە ئەیاری 1966دا لقی کوردستان یەکەمین کۆنفرانسی خۆی بەست و دواتر لە سێیەمین کۆنفرانسی حیزبدا لە کانونی یەکەمی 1967 گۆڕا بۆ ڕێکخراوی هەرێمی کوردستانی حزبی شیوعی عێراق و لە ئەیاری 1969دا کۆنگرەی یەکەمی خۆی بەست و بەرنامەیەکی نیشتمانی و دموکراسی داڕشت. لە دوای ئەو وەرچەرخانە مێژوویەی کە لە ئەنجامی ڕاپەڕینی ئاداری 1991دا هاتەکایەوە، ڕێکخراوی هەرێمی کوردستان دووهەمین کۆنگرەی خۆی لە 36/1993دا بەست و حزبی شیوعی کوردستانی عێراقی وەک درێژە پێدەری ڕێکخراوی هەرێمی کوردستان ڕاگەیاند. ڕۆژنامەی ئازادی یەکەمین ڕۆژنامەی سیاسی شیوعی کوردیە لە عێراق کە لە ساڵەکانی 1945 هەتاکو 1960 دەردەچوو. بینەرانی خۆشەوی سڵاو، ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. ڕێباز کەریمیم و دیسانەوە وێڕای هەوکارانم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکە لە زنجیرە ئەڵقەکانی بەرنامەی مێژووی کورد. هیوادارم تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. بەڕێزان، دوو ئەڵقەی پێشوو دەستپێکێک بوو بۆ زیاتر ناساندنی مێژووی بەشێک لە بەشەکانی کوردستان کە ئەویش کوردستانی باشوورە. ئەمڕۆژ هەر لە درێژەی ئەو ئەڵقانەدا لەسەر چۆنیەتی سەرهەڵدانی پارت و ڕێکخراوە سیاسیەکانی ئەم بەشە لە کوردستان زیاتر قسە دەکەین. سەرهەڵدانیان دروستبوونی حزب و ڕێکخراوەی سیاسی و مەدەنی لە هەر شوێنێک نیشاندەری بەشداری و کاریگەربوونی ئەو پرسە تایبەتە لەسەر ئەو کۆمەڵگایەیە. هەر بۆیە حزبی سیاسییان ڕێکخراوە و NGO-گەلی مەدەنی وەکو چەترێک بۆ کۆکردنەوەی هێز و باوەڕی خەڵکانێکی هاوبیر کەڵکیان لێوەردەگیرێت و یەکخستنی ئەم دەنگانە لە ژێر وەها چەترگەلێکدا ئەو دەنگانە کاریگەرتر و ڕەساتر بە گوێی دەسەڵاتداران و کاربەدەستانی ئەو ناوچەیە دەگەیەنێت. لە کوردستانیش بەهۆی چەندین ساڵ داگیرکاری لایەنە جۆراوجۆرەکان و کاریگەری کولتور و دابوونەریت و سیاسەتی داگیرکەران و هەروەها زاڵبوونی چەندین ئایدۆلۆژیای سیاسی و ئاینی جیاواز بەسەر کۆمەلگادا، کۆمەڵانی خەڵک دەستە و پەرتەوازەبوونیان پێوە دیار بوو. هەر بۆیە لەوەها هەلومەرجێکدا هەر دەستە و خۆی لەژێر چەترێک یان ڕێکخراو و پارتێکی هاوبیری خۆیدا ڕێک دەخات. لەم قۆناغە مێژوویەی نەتەوەکەمانیشدا لەم بەشەی کوردستان واتە کوردستانی باشوور کۆمەڵێک ڕێکخراو و پارتی سیاسی کوردی دەرکەوتن تا لە ڕێگەی ئەو ڕێکخراو و پارتە سیاسیانەوە بزوتنەوە ڕزگاری خوازانەکەمان بەرەو پێش بەرن. گرنگترین ئەو پارتە سیاسیانەی نێوان ساڵانی 1970 تا 1958 زاینی ئەمانە بوون. یەک، کۆمەڵەی کوردستان کە لە ساڵی 1922 زاینی لەلایەن مستەفا پاشای یامۆڵکی لە سلێمانی دامەزرا. دوو، کۆمەڵەی لاوان کە ساڵی 1933 زاینی لەلایەن محەممەد ئەمین زەکیبەکەوە دامەزرا و گۆڤاری دیاری لاوانیان دەرکرد. سێ، حزبی کۆمۆنیستی عێراق کە لە ساڵی 1934 زاینی لەلایەن فەهێدەوە لە شاری بەغداد دامەزرا و بە خێراییش گەیشتە نێو کۆمەلگای کوردستان. چوار، کۆمەڵەی برایەتی کە ساڵی 1937 زاینی لەلایەن شێخ لەتیفی حەفید و چەند کەسایەتیەکی دیکەی شاری سلێمانیەوە دامەزرا. پێنج، کۆمەڵەی هیوا کە ساڵی 1939 زاینی لەلایەن ڕەفیق حیلمیەوە لە سلێمانی دامەزرا. شەش، پارتی شۆڕش کە ساڵی 1945 زاینی لەلایەن ساڵح حەیدەری لە سلێمانی دامەزرا. حەوت، حزبی ڕزگاری کورد کە لە ساڵی 1945 زاینی ئەویش دیارە هەر لەلایەن ساڵح حەیدەری لە سلێمانی دامەزرا. هەشت، پارتی دیموکراتی کوردستانی عێراق لە ساڵی 1946 زاینی لەلایەن هەمزە عەبدوڵڵا لەسەر ڕێنمایی و ڕاستپاردەی مستەفا بارزانی لە بەغداد دامەزرا، چونکە ئەو کاتە مستەفا بارزانی لە شاری مەهابادی پێتەختی کۆماری کوردستان
سەرقاڵی خەبات و فەرماندەی هێزەکانی بارزانی بوو لەو کۆمارەدا. سەرهەڵدان و چالاکیکردنی ئەم پارتە سیاسیانە لە کوردستانی باشوور کاریگەریەکی زۆری بەسەر بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لەم بەشەی کوردستاندانا. بەتایبەت لە دوای دروستبوونی پارتی دیموکراتی کوردستانی عێراق ئەم پارتە کاریگەریەکی هێجگار زۆری لەو سەردەما لەسەر هۆشیاری نەتەوەی کورد لەم بەشە دانا و بە ئاشکرا دواترەکان بوو بە تاکەهێزی گۆڕەپانی سیاسی لە کوردستانی باشوور کە دیارە دواترەکان تووشی لێکترازان لە نێو ڕیزەکانیاندا بووە و حیزبی دیکەش لە کادرانی ئەم پارتە دروست بوو کە تەوەری ئەم بەشەی بەرنامەکەمان نییە. هەر لەم ساڵانەدا کۆمەڵێک ڕاپەڕین و هەڵچوون لە ناوچەی بارزان لە کوردستانی باشوور لە ڕووی دەسەڵاتدارانی ڕژیمی پادشایەتی بەرپاکرا. لەوانەش دەتوانین ئاماژە بەمانە بکەین. یەک، ڕاپەڕینی شێخ ئەحمەدی بارزان لە ساڵی 1932 زاینیدا. دوو، ڕاپەڕینی خەلیل خۆشەوی لە ساڵی 1935 زاینیدا. سێ، ڕاپەڕینی مستەفا بارزانی لە نێوان ساڵەکانی 1943 هەتاکو 1945 زاینی. هەر یەک لەو ڕاپەڕینانە سەرباری ئەوەی ڕاپەڕینی کوردی ڕەسەن بوون لە دژی ڕژیمی پادشایەتی، بەڵام خاڵی لاوازیان ئەوە بوو کە ئەم شۆڕش و ڕاپەڕینانە ناوچەیی بوون و لەگەڵ هەموو خۆڕاگری و قارەمانێتیان نەیانتوانی ڕەوتەکە بەرەو پێش بەرن و نەیانتوانی لە ئاستی سەرتاسەری کوردستان لانی کەم لە بەشی باشوور خۆیان نیشان بدەن و دوای ماوەیەکی کەم هەمویان بە شێوەیەک سەرکوت کران و لەناوبران. بەڕێزان، ئێستاش بۆ هەرچی زیاتر تاوتوێکردنی ئەم باسە وەکو نەریتی هەمیشەیی بەرنامەکە دەچمەوە لای مامۆستا ئاکۆشوانی و دواتر لە کۆتایی بەرنامە دێمەوە لاتان. بێگومان ئەگەر بینە سەر وەڵامی پرسیاری ئەوەی ئاخۆ تایبەتمەندی پارت و پارتە سیاسیەکان لەم پارچەی کوردستانە و سەرهەڵدانیان چۆن بووە، ئەشێ ئەو ڕاستیە بڵێنکەوە لە باشووری کوردستانە هەتا سەردەمی شێخ مەحموود و بزوتنەوەکانی شێخ مەحموود و پێش شێخ مەحموود شێخ عەبدولسەلامی بارزانی و ئەگەر بزوتنەوەیکی دیکە هەبوو بێ کەمتر مۆرک و قاڵبی مەسەلەی پارت و ڕێکخراوی سیاسی پێوە دیار بووە. زیاتر مەسەلەکان لە کەسایەتیەکدا وەخت لە کاریزمایەکی کەسێتی ڕەنجی داوەتەوە. لە سەردەمی ساڵانی شۆڕژەکانی شێخ مەحموودی بەرزنجیە شێخ مەحموودی حەفید زیاتر ئەم پارچەی کوردستان شۆڕشی کوردی مۆرک و تایبەتمەندی شێخ مەحموودی وەرگرتووە. ئەو کەسی یەکەم بۆتیایە دەشێت لە کوردستانی ڕۆژهەڵات سمکۆی شکاگو بێ لەو ڕۆژگارەدا لای ئێمە شێخ مەحموود بووە. ئەم سەردەما ئەتوانم بڵێم کەمتر بواری ئەوە هەبووە ڕێکخراوێکی سیاسی یان پارتێکی سیاسی بێتە بواری کارکردنی سیاسیەوە و خەڵک لە دەوری خۆی کۆ بکاتەوە و ریتمێک و شێوازێکی نوێ بدا بەکاری خەبات و شۆڕژگێڕی. بەڵام لە سیەکانی سەدەی ڕابردووە بەرەبەرە مەسەلەی پارت و پارتایەتی و سیاسی بوو بە شەقڵێکی نوێی شۆڕشی کوردستانی باشوور. لەو ساڵانی سیەکاندا وەکو سەرەتا کۆمەڵی دارکرد دروستە بێ لە 37 حزبی برایەتی ساڵی دوان پێش ئەو دروستە بێ ئەوی شەرۆک و ڕێکخراوێکی سیاسی لە باشووری کوردستان لە شاری سلێمانی دارکرد لە کەرکووک دروستە بێ، بەڵام پێکەنێرەکانی زۆربەی هەر خەڵکی سلێمانین و خەڵکی شارەکانی دیکەشیان تێدایە. بەڵام ئەو کاتە بە حکمەوەیکەوە خوێندنگای ئامادەیی لە کەرکووکدا هەبووە، زۆربەی خوێندکاران لە کەرکووک کۆ دەبنەوە و لەوێش کۆمەڵی دارکرد دروستە بێ لەسەر شێوازی ڕێکخراوێکی گوایە ئیتاڵی کاربۆناری. ئەمانیش ئەم ڕێکخراوە دروست دەکەن. دواتر حزبی هیوا وەکو ئەتوانم بڵێم لە کۆتایی سیەکانی سەدەی ڕابردووە حزبی هیوا کامڵترین و دیارترین ڕێکخراوێکی سیاسی بوو کە ئەو ڕۆژگارە دروست بووە توانیوێتی لە هەموو چنی توێژەکان خەڵک لە خۆی کۆکاتەوە، هەم لە خەڵکی سەربازی و هەم لە خەڵکی بازرگان و دەوڵەمەند و هەم لە خەڵکی چینی هەژار و توتیار و کرێکار و ژمارەیەکی باش لە خەڵکی مەکتەبلی و خوێندکار و قوتابی تێدا بووە. بۆ ئەو ڕۆژگارە کە تۆن بڵێم سکرتێر و سەرۆکی حیزبەکە مامۆستا ڕەفیع حلمی بووە توانیوێتی خەڵکێکی باش لە خۆی کۆکاتەوە. دەبێ ئێمە ئەوە بزانین ئەو کاتی ئێمە کە باسی پارتی سیاسیەکەین لە کوردستاندا پارتێکی سیاسی لە سیەکاندا بەڵام کوردی نەبووە، عێراقی بووە، حزبی کۆمۆنیستی عێراق بووە، حزبی شوعی، ئەمە توانیوێتی پێگەیل ناو خەڵکا دروست بکە، بەڵام حزبێکی کوردی نەبوو، ناتوانانی پێ بڵێ حزبێکی کوردی. ڕاستە خەڵکی کوردی لەگەڵدا بووە لە شارەکانی کوردستان، بەڵام وەکو ئاماژەمان پێکرد چ برایەتی چ کۆمەڵی دارکرد چ حزبی هیوە ئەمانە لە سیەکانی سەدەی ڕابردووە
ڕۆڵێکی گەورەیانە بۆ بە تایبەتی هیوا تا ناوەڕاستی چلەکانی ژێت بەڵام ئەو ڕۆژگارە دەبێ ئەو ڕاستیە بڵین کەوا حزبی شوێی عێراقی جێپەنجە و مۆرچی یەکەمی هەبووە لە هەڵۆشانەوەی حزبی هیوایە لە بنکۆڵکردنی ئەم حیزبە لە ناردنەخ ناوەی خەڵکی خۆی بۆ ناو حیزبەکە بەوەی کە دوجار ئەم حیزبەی بەرەوکردبوون برد ناڕزایی دروستکردن دژی ڕەفی حلمی لە ناو حیزبەکەیە کە من پێم وایە هەتا لە یاداشتی سەرکردەکانی حزبی شوعی و کادرە بەرزەکانی کوردە بەرزەکانی ناو ئەم حیزبەیە ئاماژە بەوە کراوە کەوا ئەوان ڕۆڵیان هەبووە لە هەڵۆشانەوەی ئەم حیزبەیە. ئەوەی کە لێرەیە گرینگە ئێمە تا ساڵانی جەنجی جیهانی دووەم ئەتوانم بڵێم ئەوەی کە دیار بوو بێ وەکو ئاماژەم پێکرد وەکو حیزبێکی کە خەڵکی زۆر لێکەوە بێتەوە هیوا بووە. پاش هیوا ژێکاف لە سلێمانی لقێکەکاتەوە بە ناوی لقی جەنوبی کوردستان کە ماوەسا برای محەممەد بێ بە سەرۆکی ئەم لقا جگە لەوە دواتر لەگەڵ هەڵۆشانەوەی هیوایە بەشیان سەنا و حزبی شوعیەوە بەشیان حزبێکدانن بە ناوی حزبی شۆڕش کە ئەمەش حزبێکی شوعی کوردیە بەشێکیان بە ناوی ڕزگاری واتە لە کاتی جەنجی جیهانی دووەما لە ساڵانی جەنجانی دووەمدا با بڵین کە لە کۆتاییەکەیەتی لە 45 و ئەو دەورانەیە ئەوەی لە گۆڕەپانی سیاسی باشووری کوردستاندا هەبوو وەکو حزب ڕزگاری بووە شۆڕش بووە کە ئەمانە هەردووچان لە ئاکامی هەڵۆشانەوەی هیواوە دروست بووبوون لقەکەی ژێکافە لە باشووری کوردستان جگە لەوەی کەوا حزبی شوێی عێراقیش تا ئەو کاتەش سەرقاڵی ئەو بۆکەوە خەڵکو و پێگە و شوێنی هەبێ لە نێو خوێندەوارانی باشووری کوردستان نێوان جەماوەری باشووری کوردستانە. پارتی دیموکراتی کوردستان 1946 لە کۆماری مەهاباددا مەلا مستەفا بارزانی، هەمزە عەبدوڵڵا، میر حاج ئەحمەد، نووری ئەحمەد، مستەفا خۆشناو، محەممەد مەحموود قودسی، خەیرۆڵڵا عەبدولکەریم، عێزەت عەبدولعەزیز پەیڕەو و پڕۆگرامی پارتیاندانا. بۆ هەمان مەبەست هەمزە عەبدوڵڵایان ناردە کوردستانی عێراق کە سێ ڕاستپاردەی پێبوو. یەک دەستکاری لە پەیڕە و پرۆگرامی نەکرێت کە لە مەهاباد داڕێژراوە. دوو حیزبە کوردستانیەکان بەگشت حکوومەتی ناوەندیدا نەچن تا خۆیان جێگیر دەکەن. سێ شێخ لەتیف و کاکە زیاد بکرێنە جێگری یەکەم و دووهەم. بڕیاری سێهەم بوو بەهۆی ناکۆکی و ئەم ناکۆکیەش بوو بەهۆی ئینشقاق. هەمزە عەبدوڵڵاش لەگەڵ حیزبی ڕزگاری کۆبووەوە و بڕیاریاندا بێنە ناو پارتی. ڕزگاری و شۆڕش سەرەتای ئاب کۆنگرەیان بەست و خۆیان هەڵوەشاندەوە. لە 16/1946 لە بەغدا بە ئامادەبوونی هەفتە ئەندام کۆنگرەی یەکەم بەسترا. یەک لە کۆنگرەی یەکەم پەیڕە و پڕۆگرام پەسەند کرا. دوو ناوی بوو بە پارتی دیموکراتی کورد. سێ قیادەی حیزب هەڵبژێردرا. مەلا مستەفا بارزانی وەک سەرۆک و شێخ لەتیف و کاکە زیاد بوون بە جێگری یەکەم و دووهەم و ڕۆژنامەی ڕزگاریش دەورێکی کاریگەری بینی لە بڵاوکردنەوەی ئایدئۆلۆژیای پارتی. لە بواری سیاسەتی نێودەوڵەتیش خەریکی ڕێکخستنی پەیوەندی بوون لەگەڵ بلۆکی ڕۆژهەڵات و لە هەمان کاتدا پەیوەندیەکی پتە و لەگەڵ هەیئەتی دامەزرێنەر لە مەهاباددا هەبووە و پەیوەندی لەگەڵ پارتەکانی عێراقی و عەرەبی دەکرا و لە هەمان کاتدا لەگەڵ حیزبی شیوعی پەیوەندی هەبوو. ڕووخانی کۆماری مەهاباد تەئسیرێکی سلبی لەسەر کوردستانی عێراق کردبوو. بارزانی لە 13/1947 بەرەو سۆڤیەت کاروانەکەی وەڕێخست و لە 18/1947 گەیشتە سۆڤیەت. شێخ ئەحمەد گەڕایەوە کوردستان بەڵام بەهۆی هێرشی هێزەکانی حکوومەت چوار لەو ئەفسەرانەی کە لەگەڵ شێخدا بوون لە 19/1947 شەهید کران. سێ قیادەی حیزبی شیوعی فەهد، زەکی بەسیم، محەممەد ئەلشەیی لە سێدارە دران. مراقبە خرایە سەر پارتمان و هەمزە عەبدوڵڵا لە بەغدا خۆی شاردەوە و پاشان چوو بۆ سلێمانی. چاپخانەی حیزب لە بەغداد گوازرایەوە بۆ سیتەک لە سلێمانی. پاشان هەمزە لە سلێمانی گیرا و لە بەغدا ڕەوانەی دادگاکرا. پاشان ڕزگار کرا کە ئەم ڕزگارکردنە گومانی دروست کرد. لە کۆتایی 1947 هەندێ لە بەرپرسانی حیزب ماوەی زیندانیان تەواو بوو وەکو ئیبراهیم ئەحمەد و ئەونی یوسف و جەلیل هۆشیار. پاشان بە پەسەند زانرا کە کۆنگرە ببەستن. بەم شێوەیە کۆنگرە یەک لە دوای یەکەکانی پارتی دیموکراتی کورد دەستی بە کارەکانی خۆی کرد و پارتی وەکو حیزبێکی کاریگەر
لە ساحەی سیاسی و مەیدانی سیاسی کوردستاندا خۆی نیشاندا. دروستبوونی کۆمار و گۆڕانی ژێکاف لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ حیزبی دموکرات و ئەوە وا ئەکا لێرەش ئەزمموی حیزبی گۆڕانکاری بەسەردادێ. دوای دروستبوونی حیزبی دموکراتی کوردستانی ئێران هەرێک لە هەمزە عەبدوڵڵا و لە میرحاج بەرەو باشووریەنەوە و بسەرەتاکانی دروستبوونی حیزبی دموکراتی با بڵێن پارتی دموکراتی کوردستانی عێراقیش دروستە بێ لێرە کە ئەو کاتە ناوێنن پارتی دموکراتی کورد نەک دموکراتی کوردستان، پارتی دموکراتی کورد کە دروستە بێت لە 16 ئابی 1946. ئەمە ئەشێ زەقترین دیاردەی دروستبوونی حیزبی کوردی بێ لە سەروبەندی ڕۆژگاری کۆماری کوردستان لە مەهاباد. ئەمەش لە ئاکامی با بڵێن کە دروستە بێ ئەم حیزبە کوردیە لە باشوورە زیاتر بەشی هەرە زۆری بریتین لە ڕزگاری ئەستە ناوی بەشێک لە شۆڕژەتنا ئەوانەوە بەشێکی شۆڕژێتەوە حیزبی شوعی واتە ئەو خەڵکە تازایی کە پەیوەندیەکە بە حیزبی بە پارتی دموکراتەوە جگە لەوان بەشێکی هەرە زۆری ڕزگاری بەشێکی شۆڕش ئاسنەوەنەوە دواتر کە ژێکافیش پاژماوەیەک خۆی هەڵەوەشێنێتەوە لە رووسکە لەو دیش بۆ بە دموکرات و مامۆستا ئیبراهیم ئەحمەدیش پەیوەندیەکە بە حیزبی پارتیەوە ئیدی ئەبینینکەوە تا ئەندازەیەکی باش کاکڵ ئەگرێ لە شێوەی حیزبێکی کوردیا بەڵام تا ئەم ساتی من بۆ ئێوەی باسەکەم ناتوانێشان با لە شانی ئەو جەماوەرەی کە حیزبی شوعی لە نێو خوێندەوار و خەڵکی وشیاری باشووری کوردستاندا پەیدای کردووە. بە تایبەتیش کە ئەو کاتە بارزانی ڕەحمەتی ئەبێ بە سەرۆکی پارتی خۆی لێرە نییە کە کۆمار بەرەو ئەو کارەساتە ئەچێ و بارزانیش کوردستان ڕۆژهەڵات بەجێ دێڵەوە بەرەو سۆڤێت ئەچێ ماوەی ساڵانی 46 تا 59 حیزبی دموکرات عفو پارتی دموکراتی کوردستانی ئێمە لەم پارچەیە سەرۆکێکی مباشری نیەوەی کارەکان هەڵە سوڕێنێ سکرتێری پارتیە کە ئەو سەردەمە زۆر بە ئاشکرا هەمزە عەبدوڵڵا بۆ ماوەیەکی زۆر بۆ هەمزە عەبدوڵڵا لە ڕاستیە ئەوەندەی هەوڵی داوە پارتی بەرەو بلقێکی حیزبی شوعی عێراق بەرێ ئەوەندەی هەوڵی ئەوەی نەداوە کە پارتی بەرەو کوردستانی بوون بەرێ لەبەرەوە لە غیابی مەلا مستەفایە کە خۆی لە نەبووە پارتی ئەو مۆرک و شەقلە کوردستانی بە زەقی پێوە دیار نەبووە ئەوەندەی مۆرچێک و شوێنپەنجەیەکی کۆمۆنیستی پێوە دیار بۆ سەردەستی هەمزە عەبدوڵڵا کە ئەو کاتە سکرتێر بووە ئەشێن لە مەکتەب سیاسیەکەشە ئەو کاتە خەڵکە و بێ ناڕازی و معارزی ئەم ڕەوتە بوو بێ بەڵام چونکە بارزانی خۆی لێرە نییە ئەو حاڵەتە زەق نابێتەوە. لە دوای شۆڕشی 4 تەمموزی 58 و هاتنە سەرکاری عەبدولکەریم قاسم و کۆتایی هاتن بە ڕژێمی پاشایەتی و وە گەڕانەوەی بارزانی و هاوڵانی لە سۆڤێتەوە بارزانی کردێتەوە یەکێ لەشتانی ئەو هەستی پێەکە مەسلەی ئەو هەوڵدانی و هەمزە عەبدوڵڵا و چەند کەسێکی دیکێ لە مەکتەب سیاسی حیزبی ئەو کاتەی پارتیە کە پارتی زیاتر بەرەو لقێکی حیزبی شوعی براوە چ لە وەکو ئەساسی حیزبی چۆکو ڕێکخراوە دیموکراتی و پیشەیەکانی لەبەر ئەوە یەکێ لەشتانی کە ئەو ڕۆژگارە پارتی پێی هەڵەسێ مەلا مستەفا ناو پارتیایکە لابردنی هەمزە عەبدوڵڵایە لە سکرتێری و دانانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە کە لێرەوە ئیدی جارێکی دیکە پارتی دموکراتی کوردستان بەو ئاراستەیە ئەڕوا کە بێتەوە سەر ساحەی کوردستانی و هەوڵبات بەڵام تا ئێستش کە من باسی یەکەین لە 59 و لە 60 لە ساڵانی بەر لە شۆڕشی ئەیلولا هێشتا پارتی ناتوانێت بە هیچ جۆرێ ڕکابەرێکی با بڵین بەتوانە بێ بۆ حیزبی شوعی ئەوەی کەوا وەکە پارتی وەکو لە ساحەی سیاسی کوردیە لە باشووری کوردستان بەرز کاتەوە بە ئاراستەیەکی باش هەڵایسانی شۆڕشی ئەیلولا کۆبوونەوەی خەڵکە دەستکردنەوە بە خەباتی چەکداریە ئەمە واکە بەرەبەرە بە تایبەتی ئەو کاتە حیزبی شوعی بە حکمی ئەو پەیوەندیە بەهێزەی کە هەی بۆ لە ڕۆژگاری 58 بۆ 63 لەگەڵ عەبدولکەریم قاسم ڕای ئەوەی کە عەبدولکەریم قاسم لە 59 هەوڵی دا کە ئافرۆزیان کە دووریان خاتەوە هیچی نەدایە دەستیان تەنانەت ئیجازەشی نەدا بە حیزبی شوعی عێراقی کە کاری سیاسی بکەن بەڵام ئەوان هەر خۆیان بە دڵسۆز و بە مریدی عەبدولکەریم قاسم دانا لە ساڵانی شۆڕشی ئەیلول لە 61 بۆ 63 عەبدولکەریم قاسم دوایی لە 8 شوباتا کۆتایی بەدەسەڵاتیات حیزبی شوعی بە ئاشکرا چوو بۆ خانە و سەنگەری حکوومەتەوە لەبەرەوە ئەمە وای کرد بەرەبەرە لە ناو خەڵکدا کێرڤی پارتی وەکو حیزبێکی کوردی ناسیۆنالیست بەرز بێتەوە. ئەوە لەبەرەوە ئەتوانین بڵێن ئەزمموی حیزبی کوردی لە 46 بە دواوە لە باشووری کوردستانە
ئەزمموی تاکە حیزبیە باز لەوە دەکرێت کە لە کۆتایی 50 و سەرەتای 60ەکانە با بڵێن ئیش بۆ ئەوە کرابێ کە کاژیک دروست بکرێ وەکو پارتێکی یاخود ڕێکخراوێکی تەواو ناسیۆنالیستی لە کوردستانە بەڵام بەداخەوە نە ئەو جەماوەرەیان هەبووە نە ئەو قورساییان لەسەر گۆڕەپانی سیاسی هەبووە زیاتر کادیرەکان لەناو پارتی ئاکاریان کردووە لەوێ کار بەدەست بوونە بەڵام ئەتوانم بڵێم وەکو بیر و بۆچوون خەڵکێکی خاوەن بیر و بۆچوونێکی ناسیۆنالیستی بوونە دەرکەوتنیان ئەوەندە بە ئاشکرا پێوە دیار نەبووە لێرەیە دروستبوونی فرەحزبی یاخود شکاندنی ئەو ئاقبا بڵین ئەو ریتمەی کە لە باشووری کوردستان هەبوو کە تاکە حزبی بوو لەو خلافانەی نێوانی باڵی مەکتەب سیاسی و باڵی بارزانیەوە دروست بوو ئەویش لە 64ەوە لە ئاکامی ئەو ڕێکەوتنەی لە نێوانی حکوومەتی عێراقی عەبدولسەلام عارف و لە نێوانی بارزانیە ئەکرێ کە پێیان دەوت ڕێکەوتنی مشیر بارزانی واتە مشیر عەبدولسەلام عارف لەگەڵ عەفوو مەلا مستەفای بارزانیە لێرەوە ئەو ناکۆچانی لە بینی ناوخۆی پارتیا دروستە بێ و ئەکا کە لە 64ەوە ئیدی ئاراستەکە بەرەو جیابوونەوەی پارتی بچێ کە بە فعلی لێرەوە ئەبێ بە دوو پارچە لە 66ەوە شەڕی خۆبەخۆی کورد لەم پارچەیە دەست پێکە ئەمانش لە سەرتاوە ناوی خۆیان دەنێن پارتی دموکراتی کوردستان ئەمان شەر پارتی دموکراتی کوردستانن ئەمە ساڵانێک دەخایەنێ تا دوایی ناوی خۆیان دەکەن بە حیزبی با بڵین شۆڕژێری کوردستان حیزبی سەوری ئەمەش ساڵانێکە خایەنێ عفو ئەم ماوەی 66 بە تایبەتی بۆ هەفتە لە هەفتاویەکە حیزبی شۆڕژێری کوردستان حیزبی سەوری خۆی هەڵەوەشێنێتەوە ئەسنەوە ناو پارتی بەڕێکەوتنێک واتە مامۆستا برای محەممەد و مام جەلال و عمر دەبابە و علی عسکەری و ئەمانی کە ئەو کاتە لە کەسەیەکەمەکانی نێو باڵی مەکتەب سیاسی بوونە کە ئەمان ئەو کاتە بە نەهزێکی جیاواز لە پارتی ئیشان کردووە حیزبێک بوونە مارکسی پابند بە ئەوەی کە پێڵێن ماوزم یان ماویزم بەم ئاراستەیە کاریان کردووەوە بە فعلی سەردەمی ئەماندا کۆمەڵێک کار کراوە لە باشووری کوردستان جێپەنجەی ئەمانی پێوە دیارە لەوانە دامەزراندنی زانکۆی سلێمانی لەوانە کردنی دهۆک بە پارێزگا وەرگرتنی دەیان و سەدان گەنجی کورد لە بەغدا لە خولی جێگرانی ئەفسەر ئەمانە ئەو ڕۆژگارانە کۆمەڵی ئیش بوونە و هەوڵیان داوە کە لە ئاکامی سەردەسەڵاتی خۆیاندا لەم ناوچانەدا هەرچەندە ئەو کاتە ئەوان بۆ حساب دەکران کە لە خانەی حکوومەتدان و شەڕی شۆڕشی کوردیەکەن بەڵام ئەوان خۆیان کۆمەڵێک مبەرری با بڵین هەم تیۆری و هەم سیاسیشان هێنایەوە بۆ ئەو کردوانەی خۆیان بە هەر حاڵ ئەمەیان ئەشێ بابەتی ئێمە نەبێ لە 1 جۆزەردانی 1975دا یەکێتی نیشتمانی کوردستان دامەزرێنرا و نزیکەی 2 مانگ دوای هەرەسی یاخیبوونی کوردەکان لە ساڵانی 1974 بۆ 1975 ڕێکخراوەکە لە کاتێکدا دامەزرا کە کوردی عێراق لەو پەڕی قەیراندا بوو مەبەست لێی زیندووکردنەوەی بەرگری بوو هەروەها دروستکردنەوە و ئاراستەکردنی کۆمەڵگای کوردی بە ئاراستەی مۆدێرن و دموکراتیدا یەکێتی نیشتمانی کوردستان بووە پارتێکی سەرەکی کوردی و جوڵانەوەیەکی سیاسی عێراقی کە شوێنکەوتوویەکی زۆری هەبوو لە ناو کوردەکاندا و لەسەر ئاستی نێودەوڵەتی یاریکەرێکی سەرەکی بوو لە دروستکردنی ڕووداوەکان و گەشەکردنیان لە ناوچەکەدا جەلال تاڵەبانی کە پێشتر سەرکردەی قوتابیان پارێزەر ڕۆژنامەنووس و سەرکردەی بەرگری بووە سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستانە لە کاتی دامەزراندنیەوە لە ساڵی 1975 لە بنکەکانیەوە لە ناوخاکی عێراقدا سەرکردایەتی بەرگری کوردی دەکرد لە کۆتاییەکانی دەیەی 1970 و تەواوی 1980 تاڵەبانی بە نوێنەرایەتی یەکێتی بەرەی کوردستانی سەرکردایەتی چەند هەوڵێکی کردووە بۆ دەستخستنی چارەسەرێکی سیاسی دیموکراتی بۆ دۆزینەتەوەی کورد لە عێراقدا یەکێتی نیشتمانی کوردستان هاوپەیمانیەتێک بوو لە نێوان 5 قەوارەی سربەخۆی سیاسی کە لەلایەن جەلال تاڵەبانی کە کوردەکان بە مام جەلال ناوی دەبن و نەوشیروان مستەفا سەرکردایەتی دەکرا بەشە سەرەکیەکان ئەمانە بوون کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان و شۆڕش گێڕان چینی خوێندەوار و ڕۆشنبیر پاڵپشتی سەرەکی یەکێتی بوون لە کوردستانی عێراق لە کۆی 15 ئەندامی دامەزرێنەر 13 کەسیان کەسی ئاکادمی و خاوەنی بڕوانامەی دکتۆرا بوون
لە بنەڕەتدا پارتەکە زیندووترین جوڵانەوەی سیاسی بوو کە وردە وردە هاتە ناوەڕاستی مەیدانەکەوە و ئێستاش بوو بە پارتێکی سۆسیال دموکرات و ئەندامە لە سۆسیالیست ئینتەرناسیۆناڵ. لە سەرەتای 1970کان یەکێتی نیشتمانی کوردستان لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردیدا بڵاو بووەوە و بەتایبەتی چینی لادەی گرتەوە. هەڵبژاردنە هەرێمیەکەی کوردستان ئەوەی دەرخست کە زۆرینەی لایەنگرانی یەکێتی نیشتمانی کوردستان لە ناوچەکانی باشووری کوردستانی عێراقەوەن. لە جەنگی کەنداوی یەکەمەوە یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان باکووری عێراق بەڕێوە دەبن. هەرچەندە هاوکاری لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە بەڕێوەبردننی ناوچەکەدا هەمیشە بەهێمنی نەبووە و چەند جارێک لە نێوان چەکدارانی هەردوولادا توندوتیژی گیراوەتە بەر. لە ئەنجامدا ناوچەکە بووە بە دوو بەشەوە، بەشی ژێر دەسەڵاتی پارتی و بەشی ژێر دەسەڵاتی یەکێتی کە شاری سلێمانی ناوەندەکەیەتی. لە ساڵی هەفتاویەکەوە کە هەفتا بەیانی 11 ئازار ڕێکەوتنی 11 ئازار لە نێوان حکوومەتی عێراقی و لە نێوانی شۆڕشی ئیلولاکرێ و لە هەفتاویەکە ئەو حیزبەی مامۆستا برای محەممەد و مامزەلە لە خۆی لۆشێنێتەوە جارێکی کە ئەزمموی تاک حیزبی دروست دەبێتەوە. بەڵام لێرەشا بێ ئاماژەوە بکەین کە لە کۆتاییەکانی 69 و لە سەرەتای هەفتایە ئەو کاتە مامجەلال سەرقاڵی دروستکردنی ڕێکخراوێکی دیکە بووە لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی سلێمانی و خەڵکی دیارە لەوانە بابلین شیهابی شێخ نووری و خەڵکی دیکەیە خەریکی ئەو بوونەکەوە ڕێکخراوێکی مارکسی دروستکردن و بەفعلی وەکو تەنانەت بەعض لە دۆکیمنتەکانی خۆیان باسیەکە لە کۆتایی 69 ڕێکخراوێک دروستکەوە بە ناوی کۆمەڵەی مارکسی لینینی کوردستان. بەڵام لە نێو ڕیزەکانی زیاتر خەڵکەکانی لە نێو ڕیزەکانی پارتیا بوونە ئیشیان کردووە. بەڵام دواتر لە ساڵی هەفتایە بە تەواوی وەکو بڵین کاکڵا ئاگرێ و دەرەکەون ئەمانە خۆیان ئەعلان نەکردووە وەکو ئەعلانکردنی ڕسمی و نهاتنە سەر ساحەکە لە نێو ڕیزەکانی پارتیا کارەکەن کە دواتر دوای نسکۆ دوای شکستی شۆڕشی ئیلول لە ساڵی 75 و کۆتایی هێنان بە شۆڕش و ئاوارەبوونی خەڵک بە دیوی ئێرانە لێرەیە بڕیارە درێتەوە کەوا شۆڕش دەست پێ بکرێتەوە. ئەم جارەیان بەڕێز مامجەلال لە ئەڵمانیا لە دیمەشق دوای ئەوەی دوو دەستە پێک دێ هەوڵی دروستکردنی حیزبێکی نوێ ئەدەن بە شێوازێکی نوێ لەسەر شێوازێکی نیمچەبەرەیی کە مامجەلال لە ئەوروپا چەند کەسێکی لێکۆ دەبێتەوە لە دیمەشقیش کۆمەڵی خەڵکەن عەبدوڕەزاق فەیلی و عادل مورادە و مامجەلالە لە ئەوروپا کەمال فوادە و دکتۆر فواد مەعسووم و شا مستەفایە و ئەمانە بە شێوێک لە شێوەکانی دیکە کە کۆ ئەبنەوە لە حقەتە ئەوانە لە ڕۆژهەڵاتیش هەر ئەو کاتێک هێشتا خەڵک لە ئاوارەیایە کۆمەڵی خەڵکی دیکە لەوانە علی عسکەری و کۆمەڵێک لەو خەڵکە دیارانەی کە ئەو کاتە لە ماڵی دکتۆر عەزیز شەمزینی کۆ بنەوە بۆ دروستکردنی ڕێکخراوێک بە ناوی حیزبی سۆسیالیست و یاخود دروستنەوەی سۆسیالیستی کوردستان. ئەمانە ئەتوانم بڵێم نوات سەرەتاکانی دروستکردنی ڕێکخراوێکی نوێن لە باشووری کوردستانە کە دواتر بە هەمویان یەکێتی نیشتمانی کوردستان پێک دێن و لە 1/6/76 دەست دەکەنەوە بە شۆڕش. لەم سەروبەندەیە ئێستا ئەوەی کە لە ساحی سیاسی کوردستان ئەوەکو حیزبی کوردی ئەبێت بریتە لە یەکێتی کە لە باڵەکانی بزودنەوەی سۆسیالیست و کۆمەڵی ڕەنزەرانی کوردستان کۆمەڵی مارکسی لینینی کوردستان و ئەو هەواڵانش کە لەگەڵ مامجەلال لە بوونەوە پێیان وتراوە خەتی گشتیان خەتیپان بوونیان هەیە بە ناوی یەکێتی نیشتمانی کوردستانەوە. پارتیش دوای شکستی شۆڕشی ئەیلولا جارێکی کە لە کۆتاییەکانی 75 مراجعەیەکی خۆیان دەکەن و ئەوانش دێن قیادە موقەتە دروست دەکەنەوە سەرکردایەتی کاتی. لەو ڕۆژگارانەیە پاسۆکی شاتۆتە سەر ساحەکە و پارتێکی سیاسی ناسیۆنالیستی کوردی کەواتە ئەو ڕۆژگارە ئەمانە لە گۆڕەپانەکە دیارن خەڵکی دیکە هێدێنە دەرەوە وەکو شێخکاوەی کوڕی شێخ لەتیفی شێخ مەحموود ئەویش لەگەڵ کۆمەڵی خەڵکیە بەڵام لەگەڵ هیچ لایەکیانە دیار نەکەوتووە. کەواتە ئەتوانم بڵێم لە هەفتاکانە هێشتا بەو شێوازە پارتی سیاسی کوردی جگەل لە یەکێتی نیشتمانی کوردستان و جگەل لە قیادە موقەتەی پارتی ئەوەندە بە زەقی دیار نەبوونە. لە هەفتاوەش بدواوە کە حیزبی شوعی لەگەڵ حکوومەتی عێراقی لەگەڵ دەسەڵاتدارانی بەعسە نێوانیان تێکەچێ ئەوانش دێنەوە شاخ لێرەوە ئیدی دێنە سەردەمێکی تازەوە کە سەردەمی ململانەی پارتی سیاسی کوردیە لە شاخ جیابوونەوەی حیزبی سۆسیالیستە لە یەکێتی جیابوونەوەی زەحمەت کێشانە لە حیزبی سۆسیالیست
جیابوونەوەی بەهادین نووریە لە حزبی شوعی، جیابوونەوەی سامی عەبدوڕەحمانە لە قیادە موقەتە و دروستکردنی پارتی گەل. ئەمانە سەردەمانێکی تازەی ململانەی سیاسی و حزبین کە بەداخەوە لە ڕۆژگارێکە شەڕی ناوخۆ و براکوژی و کۆمەڵێک لاپەڕی ناجۆری تێکەوت لەم پارچەی کوردستانە کە تایبەتە بە پرسیارەکەی بەڕێستان. خوێندنەوەی مێژوو دەتوانێت وەکو بەدەستەوەگرتنی مۆمێک لە تاریکی بێت و لە دووپاتکردنەوەی هەڵەکانی ڕابردوو لامان بدات و ڕێگە خۆشکەر بێت بۆ سەرکەوتنمان لە داهاتوودا. بەو هیوایە و هەروەها بە هیوای ڕەزامەندی ئێوەی بینەر و بیسەری بەرنامەی مێژووی کورد. بەم شێوەیە دەگەینە کۆتایی ئەم بەشەی بەرنامەکەشمان تا پێگەشتنەوەیەکی دیکە و شەوێکی دیکە بمێنن باخۆشی و شەوێکی شاد بۆ هەموو لایەکتان. کات خۆش.